باشە پێم بڵێ ئەم سەردانە سەردانێکی ئاساییە یا سەردانی ژنومێردانەیە؟ تۆسەی ئەمە کچێڕۆڵە گیان سەردانی ئاسایی چی؟ بەخوا هەموو دراوسەکان ئەڵێن ئەمەنە ژنومێردن. ئاخ بەکر واو لێ هات بەسەر مناژن بێنی منیش ئاگام لێ نەبێ. باشە پێم بڵێ لە کێوە بوونە دراوسەی ئێوە؟ 6 مانگێکە بێ. 6 مانگ؟ یعنی 6 مانگە ژنی هێناوە من ئاگام لێ نییە؟ ئاخ بەکر خۆمەزانم بەبێت چی لێ بکەم. بووی بەو پیاوە ژن بەسەر من ئابێنی ها شەر بێ بە شەرتی ئەو خوای بێ تاڵاو بکەم بە قوڕکتە. یعنی تۆ بە تەمای چی بکەی ئێستا؟ خۆمەزانم چی یەکەم شەر بێ بە شەرتی ئەو خوایانی وای لێ بکەم مردن بە ئاوات خوازێت. نا جوانە گیان ئەزانی چی خۆتە زانی بەکر مەحامیە زیرەکە ئەزانێت چۆن لەم ئیشانەیە مەعاملە ئەکا ئەبێت تۆ کارێ بکەی تایە زەرەر نەکەی. ئەی چی بکەم هەر ئاوا دانیشم. ئاخ بەکر بۆ هات کرد بۆ ژن بەسەر ماهێنی ئاخر من چیم کردووە نوقسانی من چییە؟ جوانە گیان تۆ لەسەر خۆ بە بەخوا پیا و هەمویان هەروان هەتا ئەو ڕۆژە ئەیانەنە قەبرەکەەوە هەرچاوە گێڕن. فریشتەی گیان ئێستا من چی بکەم؟ ئەزانی چی بکە ئەگەر بە قسەی منەکەی تۆ کارێ بکە بەکر نەزانێت تۆ زانیوتەکە ئەو ژنی هێناوە. ئیتر ئەو کاتە ماڵی ژنە تازەکەی بەرامبەری خۆمانە ئێخۆ ئەو من ناناسێکە من ڕەفیقی تۆم هەر کاتێککە بەکر هات بۆ وێ من خێرا تەلەفۆنێکت بۆ ئەەکەم تۆش وەرە بەسەریانە ئیتر کە هاتی بەسەریانە گرتیانە تەواو مەجبورە بێژنە تازەکەی تەلاق بە. ئەی فریشتەی بەشکو من تەلاقا لێ بیا تۆ سێجا چۆن تۆ تەلاقەیە نانا ئەفزەڵیە لای تۆیە تۆ ژنی گەورەی شەرع و قانونیش هەر لای تۆیە دوایەوە تۆ تەلاق نایە هەر لەبەر خاتری ئەو ریزە دوکانێکی لە باوکتا بۆ ماوەتەوە چۆن تۆ تەلاقەیە. فریشتە تحملی وەزا ناکەم ئەبێ بە قەبنیە ئەو ژنەی ونجر بکەم بەخوا. نابێ جوانە گیان نابێ ئەبێدان بە خۆتا بگری تحمل بکە هەتا ئەو کاتەی ئەیکەینە تەلاقەوە ئیتر ئەو کاتە هەموو شێ بەدڵی خۆ وشينات قدم لنا وادي قطوي چییە بەکر ئەمڕۆ دڵت زۆر خۆشە کچی مامگولانی و بۆ بڵێ منجا خوایەوکی ژەی نەمرێ ماشەڵڵا لە چاوانی گۆزەی خستە سەرشانی وەرتە ئەچێ هەیە بۆ کانی ئەمە یانی تۆ چۆن دڵم خۆش نابێ هەناسەکەم من یەکەم کەسم کە لەم دنیاە ئەوەنە بەختەوەرم چووکە هاوسەرێکی ئازیز و ناسک و نازداری وەکو تۆمەیە. ئەی باشە ئێستا بۆ کێوە چیت؟ بەتەمام بچمە دەرەوە چونکە خۆ دەزانی ئێمە لەگەڵ برادەرەکانمە هەفتانە نییە 1-2 ڕۆژمان هەیە گادە و دانیشتن و ئەو شتانە. زوویەتەوە؟ 3-4 سەعاتێکم پێچێت. 3-4 سەعات زۆر نییە ئاخر من بێتاقە دەبم. خر بۆچی زۆرە هەموو بێتاقەتە میمە قوربانی هەناسێت مایم ئێ تۆش پێوە دەرەوە بە قوربان بچۆ ماڵە دراوسێکان بچۆ ماڵی باوکەی بچۆ بەلای هاوڕێکانێ دەمەتەقەیە نوکتێ شەربەت خواردنەوەی گوڵە بەڕێ خواردنی ئەوای تە ڕۆژەکە لێڕە. داخر بەکرگیان من حەزەکەم لەگەڵ تۆ بم من چی لە دراوسێ بکەم؟ ئەخردا بە قوربانی دڵێ بەم هەناسەکەی بەکەر ئەخر ناکرێ پیا و بەتەنیام یعنی پیاویان پیاوتووە ژنیان ژنوتووە یعنی ئێمە لەگەڵ پیاوانە ئەڕۆینە دەروانێ تۆ لەگەڵ ژنانە ئاچتە دەروانێ بەس ئەقەم گرنگەوەی مەقسوودیم لە تۆ نەکردووە هەی لەتێ لە دڵوجگەرم. قسووری لە چی؟ لە مەسرەفی ماڵ؟ ئەو تۆ عیب ناکەی هاتینەوە سەر ئەما تاسووەمان حەمام 10,000 جار پیوتی باسی قسووری و بەسرەف و بەس بڕەزم مەکە عیب ناکەی بۆ تۆ هەموو دەقەیە ئیهانەی منەکەی زۆر عیبە بۆ تۆ پارە نەبڕایەوە ئەسڵەن جیفانی ژن و مێت ئەبێ یەک بێت بابەجان ڕاستەکەی تۆ سەرۆت و سامانێ بۆ بەژێماوە لە باوتەوانێ و ڕیزێ خان و نازانم ئەمدا کۆشتانەمە ئەم بەڵام ئەمە ناکاتەوەی کە تۆ من ئیهانەکەی منیش پیاوم و مەحامیم و شخصیەتی خۆممەیە و ڕژارێکم ئەمە نەباسی ئەم مەسەبانە مەکە وام لێ مەکەرنێڵم یەک فلس بۆ ماڵە خەچکەیت زۆر عیبە بۆ تۆ.
ئیتەوە چییە بەکرگیان داوای لێبوردنەکەم من مەبەستم ئەوە نەبوو. نا تۆ هەر بە ئەنقەس ئەتەوێت ئیهانەی من بکەیت، بە ئەنقەس ئەتەوێت مەزاجم تێگەی، ئەتەوێت دەمارم بگریت. من ڕازینیم فشە خەشکەی ئەی بەبوو تۆ من محامیم من پیاەکەم شخصیەتم هەیە لەناو خەڵکا تێگەی خەڵک اعتیباراتم بۆ دانێ. تۆ هەموو دەکەیان چینیتە بۆ من لێیتەوە. بەکرگیان داوای لێبوردنەکەم ئیتر لە موداوە قسێ ناکەم. داوای لێبوردن مەکە. تۆ ئاسامی منت تێگا تەواو. بۆ نابێ بڕێ قوربان نایڵم بە عاجزی بڕێت دەوەرە با تۆ قسە بکەین دەوەرە دەو چیە چی لەم عاجز بووی دلێم ببوورە بەخوا تۆ تاجی سەرسەرمی تۆ هەناسەی منی دڵم ترب بۆ لێیە لە شادەمارەکانی دڵمەوە ئەم قسانە دەرەچێ بەخوا جا ئەم قسانن لە دڵەوەی کەیت و شەرەف نا لە دڵمەوە دەرەچێت لە شادەمارەکانەوە قوربانە بم دەی دلم ببوورە ئیدە پێ بکەنە تا پێ نەکەنیت من ئەزام تۆ هەر عازیە بۆم نایەنە نا دەی پێ بکەنە دەی ئەوە کرد بەم دڵەما دەتەوە دەبنە ڕۆم بە قوربان مەناسەکەمی چ ناوێ؟ نایچم نایە بە زوویتەوە وەڵا باش بۆ پرسیارەکەت لەوەرچی تۆزێت تەخیر بە بم چونکە ئەو برادەرێکم حالیان لەژێر ئەمەلیاتایە ئەبێ بچم سەردانێکی ئەویش بکەم احتیمالە تەخیر بە من تۆ زانیشی کە گوڵی من دەرگاکان جوان قایم کە و بخە و دڵێ لای من نەبێ باشەوە ساقا خەمە نەبێ باش بڕۆی ساحەت خۆت وەرگرە تەواو خوایەوکی ژەی نەمرێ ماشەڵڵا لە چاوانی بۆزەی خستە سەرشانی وردەچێ بۆکانی زۆر خۆشە گۆرانی گۆرانی ئاشتە ئاش بوونەوە خوایەوکی ژەی نەمرێ ماشەڵڵا لە چاوانی گۆزەی خستە سەرشانی وردەچێ بۆکانی کچێلم لان و لا ملانەکەم بووکەڵێ دەست لە ملانەکەم خۆ من یەکسیری تۆ ماو هەواڵی شێخانم کە مشکولە تۆ دوایە قاشە بێ بە قوربانە بوو ئافێتە بێ بژی بە ساقە بووکەیان گیانی بووکە ئەرێ بەڕاست ئەو بووکەیە ئەمە هەو بۆ داناو مەقسە پەنیری بووکە جاتخوا پەنیری بووک حەدی چییە بەقەدەر تۆ خۆشەویست بێ بووکەیان تخوا تۆ منە خۆشەوێ خوا ئەوە پرسیارە ساوەڵای ئەم پرسیارە لە بەکەلۆریان بەهاتایەتەوانێت 100% بۆ دەکەس باشە ئەی چۆن تۆ خۆش ناوێ قەناعەتی هەبێ زانین چۆنە جا تۆ سەیری ئەم وەسفەکە تۆ ڕۆژێکی بەو ئاسمانەوە ڕێک ئەی لەسەر تەقی سەری من و ژیانم پێ بەخشیتەوە و سەر لە نوێ ڕۆحەکەیتەوە ببەنمە ئەمە وەسفەکە ئەمێ چەند زمانە لوسە تخوا بووکە ئەم قسەی لە دڵتەواکەی ئەی بۆ قسانەکەی باوەڕە قەناعەتە هەبێ من ئێستا هەونە بەختەوەرم کە لەگەڵ تووە جا دوایەوە من زمانی رووسی نییە یعنی ئەمە لە ناخی دڵمەوە لە شار دەمارەکانی دڵمەوەیەتە دەرەوە ئەی باشە ئەگەر پیاوێک ئەو نەژنەکەی خۆش بوێ ئەبێ ئاوا لە خانووی کرافرەن بێ ئەم پرسیارە ڕاستە ئەمە حەقتە بەڵام بەزاین شوێنە هەموو شتێ بەپێی جوڵ یعنی وردە نوعەدی پیاو بێ هەرەوە نەتوزێ وەسعەتی مادیمان باش بێ بێ یەک خانوو بۆ بکڕم لەم شاراتە ئەوە کێیە؟ وێست تۆ دەمەداکە بەکرەوە کێیە؟ ئەوە عەلا ئەساس ژنمانە من ژنی یەکەمین جوانم ئەی تۆ کێیت جوانە کێ؟ ئەوە تێچوە وایە؟ دەوێت دەمەداخە کەس بەچە قسەنەکەیت قسەکان هەڵێن گوایە ئەمە ژنی منەوە بەکێن باڵەیە بەکێن هێواش بە جوانەکاندا مەکە تۆسی پێوە بەکێن بۆستە ئەوە ڕاستەکە والله ئیتر لە وەرچێ ڕاستە خۆ ئەمە هەموو شتێک
حادثه و هاتۆ بەسەرا وتمانام چی یعنی تۆ ژنێکی کەشە هەیە بەڵێ. لەگەڵ کردو وەڵی خەی ناکە ئەم شتانە ئەبێ خۆ بەڵام خوا سەبەبکارەکە هین وەزعەکەی و بیدێ بەکر یعنی تۆ درۆ لەگەڵ کردوم لاوەڵەوە لە یەکەم ڕۆژەوە بە درۆ منە هێناوە تۆ یەک زەڕەمۆی پیاوەتی وتیان نییە بەکر درۆ لەگەڵ کردم لەم ڕۆژەوەی تر لەم ماڵە نامێنم ماڵەکە بۆ چۆڵەکەم لەگەڵ جوانەخانە لە ماڵەکە بمێننەوە درۆزن توخوا تۆ پیاوی بێئەدەب باشە گەڵگرە بەیانی نییە ئەو ژنە تەڵاقەی تێگەیشتی خۆمەزان پێەکەم باشە بێنە ژاڵتایان بەرەوە بێنە دێ دەی باشە تەواو بدارم لێ باشە بە دووزایی بەرامانی بیاشیان ناواکە ناڵێ لە پیاوە آخر میشانیان نییە ناڵێ لەمە بەسعی زوروفێکی دانەبارە بۆی ئەمەی کردووە وابێ خواتی قابێ من دارێ بسەرێ وڵاتی بێگە شەبێ بەشەتی خوا خۆم سوچێنم شتێکیان کە چوو بە ژوورە ئەوم بینیتر ئاساڵم نەما یەکسەر جانتاکەم بۆ هەڵوە ئەمە لەم لێیە بکتە وا دەستی خۆش بێ حەقی خۆیەتی چیە زای چ وەزعێکی لێ تێگا بووم پێم بڵێ ئێستا چۆنە لەگەڵ تا هەڵسو کەوتی لە ماڵەوە چۆنە وەڵڵا ئێستا زۆر باشە بۆ بە ماستی مەی و هەر بەکرەکەی جایش نەماوە خەیش ئەها چۆنم بۆت خوا ڕاستەکەی فریشتە ناوەکەی خۆت هەر بەخۆتەوە قوربانە بم زۆر سپاس دەکەم یاخوا بەخێر بیر ئەوە لە چی بوو دەبیت وەڵی کە بە تااقەتێکی زۆر سەیرە دێ بوو ئەم شتە جوانە ناکۆن وەڵی هەر فەرمودانشە وەڵی خاڵە بەکرد ئەوە تەبعی منە هیوایەتم ئەم شتە قەدیمی و کۆرانەیە لە ناویە دانیشم تاوارە تێر نابوو بە درۆ پێوە ناڵێن کەمان کلێتە ئارە وەڵا برۆ باش وڵاتوی شێڵی کلێتەیە توازەوە بێنە ئەڵێن جوانە هاتووە و کردویتی بە سینەما و حەو ناموسی بردویت وایە ئەرە وەڵا کەمال خوا عەلیمە نازانم لەپڕ شۆر ئەم ماڵی دۆزیەوە لەگەڵ خۆی کرد بە ژوورە ڕەشەباو دیوە تاری تۆرنادۆ دیوە خۆ ئاواڕوە لە ڕەشەباو تاری تۆرنادۆ سەریعتر بوو لەگەڵ یەک ژانتای هاویشت خوا عەلیمە ئاوام نەکردا لاشی لوتمی بردبوو ئیتر نییە کردی بە فەرتەنەیە کردی بە معرەکەیشی واترلۆ کلچی کردی یاچڵە یعنی 1001 قسەی ساد و سوشی وتو باشە جا ئەو شە بە سزمانە ئەو ژێلاسە ناسک و نازدارە ئیتر فرزەی لە دەم نهاتە دەرەوە هەرچەنە منیش عەسەبی بووم تم بەسە ئەمە چییە دانیشن یاڵات ئەمە چییە من ئەمە قبوڵ ناکەم من خۆم وتم ئەمە تۆ بەڵێ وەزگەدەی بوویتە وەڵا ئیتر والحاصل شتەکە ترشا شیرازەکە دەرچوو ئیتر باروشکو بە سەلامەتی نەجاتم بوو ئەو هەر مەبەستی ئەوە بوو لەیان بێت ئەو کچە بشکێنێ کە خێزانی منە و مەبەستی سەرەکی ئەوە بوو تەڵاقی بە ئەوە بوو ئیتر بۆ ئۆشکا ئێوانەوەمانە بوو باش بوو بۆش نەجاتمان بوو کاکەجان ئەژینا کەمەل خوا عەلیمە بەو سەرەوانێ من کابراکی زۆر نەکبەت و بێشانسم یعنی مەزڵومم مەزڵوم تۆ مەزڵومی ئێشتا تۆش نێ بەسەر هێناوە بەبێ ئەوەی هیچ کەسێک بزانێ ئێشتا ئەڵەی مەغدوورم و مەزڵومم ها کورە کوڕی باوکم ئاخر ناحەقمە ناحەق بەشنم بەسەریا هێناوە بابەجان ئەم ئافرەتە نازانم یعنی خۆ من نانم خراپە خراپ نییە ئەگەم لەم خراپە خوام گرێ بەڵام بۆڵکەنە کاکە نای بڕێتەوە شتێوە گرێ بەدەمیێوانێ ئیتر وتی بیاشکی سەر کوورە کاڵی خۆمان خۆرێ ئەتە منیش ئەمەم پێ قبوڵ ناکرێ کاکە پیان پیا و ژنیا ژن وتووە یعنی بەجددی ناکرێ هەموو دەقەیەک ئەمە بڕیتەوانێ و مێشکی سەری من بەری تۆمانە و ئەزانی چی جوانەکیان یەکجار واشی لێ مەکە نابێ ئاوە یەکجار حڕەتی بگری ئەبێ نەختێ باش بێ بۆی پیا و بەو گرتنا خراپترە بێ نەنە ئەوە باش نییە ئێستا ئەزانم کۆنتڕۆڵەکەی بەدەست خۆمە ئەزانم بۆ کێ ئەچێ کەی یێتەوە کەی نایەتەوە چی ئەخوا چی لەبەرەکە سەیری کێوەکە هەمووی ئەزانم کۆنتڕۆڵی بەدەست خۆمە تەواو خۆت باشترە زای بەس من پێم خۆشە شتی حڕەتی بیتێ با یەکجار هەر نەبێ نە وام لێ کردووە جارێکتر نەوێرە باسی ژن لە دەمی بێتە دەرەوە ئاوام لێ کردووە
ئەوەی تۆ باسی شیەکەی حڕیەتی چی؟ هەی حڕیەتی بەم زیاتر بە لە سەعابێ لێ نە هەر حڕیەت بوو خەریب و ماڵم وێرانکە بەڵس ئەوە بوو ڕۆمانسینم من کابرایەکم هەست شاعیرم هەستم ناسکە هەستەکەم یانی شتەکان لەگەڵ ڕۆحا بژین یعنی ئیندیماجکەن ئیختیڵاتکەن ئینسیجامکەن بەڵام جوانە ئەمەی تیانە ئونسیەتی تیان نییە یعنی بەجدی ڕۆمانسینیە کەمەجان خوا ئەگەر فشە نەکەی ئەمە فشە لە چێت تۆ بۆ منەکەی یعنی تۆ لەسەر ئامانە ژنێ بەسەر جوانە هێناوە ڕۆمانسی نییە باشە بەکر یەشتی پێ بڵێم ئەگەر ئەزانی ئاوایە دەتەڵاقی بەبان نەجاتی بێدەی چی تەڵاقم جوانە هەین تو زۆرتری بۆ من ئەوە چەند ساڵە ژنمە تەلاقی چی بم بابەجان خۆ باوکی ڕەحمەتی تێگەی لە کەس لە کوڕ هەر جوانەی هەیە تاقانەیە هێدا دوای ئەوەش ئەو هەموو مڵک و ماڵ و 12 دوکانە دوکانی بۆ بەچێ ماوە کاکەمەگی وەرسێ و ڕۆبەڕووی جوانە بۆتەوانی و ئەو ماوەتەوە ئەنجا دووسێ خان و ئەم هەموو باخ و بێستان و ئەملاکە خۆ بەخوا گەر بڕی بووە قەزایی مەساریف و ئەمانە گیرفان جیاوازیم لەگەڵان ناکە تا بڕی دەچین باشە دڵی باشە تەبیعەتی سەغیریە یعنی ناڵێ ئەمە من کڕیم و ئەوە من کردبوو ئەمانە من لەبەر ئەوە یعنی بەجددی هەندێ بڕاعاتیەکەم یعنی ئەوەیە مەوزوعەکە واللهی عیبە بۆ تۆ بەکر زۆر عیبە داوەشە یعنی تۆ ئەو ژنە و بە مەسلحەت و گیرفان و پارەوەوێت ها کورە عیبە کاکە تۆ کۆمەڵێ مەحامی ڕێک و پێک هەیە بە زەهری مارەوە خوێن برادەرتن دەکاکە چاو لەوان کە کورە پەڕۆی لەواندا دڕەکاکە فێری شتێبە کەمان وافکەی ئەزانی چۆنە قسە لەگەڵا ناکەم و دەکەی ماڵە ناکەمەوە بۆ لەبەرەوەی من دۆستم قسەی چاکە بۆکەم دەنا ئەبێ بڕاعاتی منیش بی ئێ باش آخر ڕۆمانسێتی چی بەم ئاخری تەمەنە تازە من وا تو ئەو خوا ئەم دەموچاو ڕۆمانسێتیان و تووە وڵا دەموچاوی تۆ ڕۆمانسێتیان و تۆ مردوم دەبێ ئێ ئامینەخان جۆم کردووە فەرموو والله بەڵێ چی کار بەکرد کرد من لە تەمەنی مناڵیمە دایکم ئەمری خوای کرد دواترێش خۆشکبراکانم لەلا دێژیان لەگەڵ باوکم گەڕاینەوە شار باوکم تەمەنم نەگەیشت بە 16 ساڵم لەشوویدا بە پێیەکە لە زۆر لە تەمەنی خۆم گەورەتر بوو باوکشم لە ماوەکی کووردا ئەمری خوای کرد خوافی ئێستا من نازانم چی بکەم پیاوەکە زۆر دامە پیسە خیانەتی زەوجی لێەکە هەموو کاتێک لێمەیە بەخوا زانی چۆن ئامینەخان ئەوە زۆر هەن لەو پیاوانەی کەوا خۆیان نەقسێکیانە بێ ئەیکلیسێنەوە بە ملی هاوسەرەکەیانە جا حەلی ئەمەش بەسیتە ئەو حەلە لای منە ئەیتر مارەم کردو و ڕێک و بێک و حەسەب الئوسوڵ لە شوێکی عەلا ئەحدا قاچەکەم بەکرێ گرتووە بۆی و بێ ئەوەی جوانە بزانێت کە ئێمە مشکلێتی هەیە ئێ باشە بەکر بەس تێم گێنە ئەمە ئەکرێتەوە هەر ئافرەتێکی جوان ببینیت و بێ بۆلات ئیشێکی هەبێ خێرا دڵێ بچێتە سەری و ڕایکێشی بەلای خۆتە و مارێکەی ها خروانێ با بە تۆ بەغەڵەت تێمەگە لە مەوزوعەکە مردوونەم لێ لە هیچ نازانی وەکو من پێم وتی ئەزانی چۆنە من ئەو تەبعەم هەیە یعنی هەرسێکی ناسکم هەیە من ڕۆمانسیم من حەزم لە سۆزە سۆز ئەخوا ناشیرینی هاتی و کەڕەخم لێتەڵێ من ڕۆمانسیم باشە تۆ عیب ناکەی باشە ئەی ناترسی جوانە پێ و بزانێ لە تووپەتێکا وەڵڵاهی بەس جوانە هەر تەحەمولی تۆکا بە قورئان نازانێ ئەزانی وە نازانێ کەماجە یەک ئەم کچە طبعا هینیشی ناوە ئامینێ و ئامینە تۆی دنیا و ژینم خۆڵەکەدانێ بیکە بە سارینم چا ئەزانی شۆنەکەمان ئەمە ئەوەی باشە ئامین نەکەس ئەناسێت و نەکەسی ژەی ناسی لەبەر ئەوە شوان لەوە بەتە سەبری جوانە دەرکی پێکە ئاسڵان خەیاڵی بۆ ناچێت و هەر شک ناکاتە سەر ئەو مەوزوعەش شوێنەکەش دوورە لە ژوورێکی دوور دەمنەوە ئەی پێ و تۆ ژنێ تریشم هەیە پێم وتوای چۆن کاکە خۆ من ئەمە نابێ ئەو شتانە شارێتەوە باوم تۆ مانیتومە ئامیشان یانی بەشتی مژنیکەم هەیە تێگەی بەس لەوانەیە من هەر بتوانم شەوە ناشەوێ بم بۆلان بە ڕەحابەتی سەد ڕەوانێ شتەکەی لێوەرگرتوومە ناش لە ژنە کۆنەکە تەواو بە نانا زۆر بە ئوسلوبەنە وەڵڵا تا ئێستا قسەی نەکردووان شەدوایە بژنێ تەلاقی بە چۆن شتی واگەم بابە کامادیان
جوانە بووە من خەزنەیە خەزنە ئەو هەموو ئەم لاگوستەی چۆن شەوە لەگەڵ جوانەکەم جوانە هەر ئاوا بەسیتە لە لاوانیە زۆر بەسیتە قزلکەمان تۆش بکومن ستایم با عشقی تو چییە بەکرد دەنگیش خۆشە خوا بەڕاستە ئەو گۆرانانەی کە بۆ منێڵێ بۆ جوانیش نیشتڵێ بۆ گەر بۆ ئیمان پێ ناخۆشە نا پێم ناخۆش نییە بەس ئەوەی کە بۆ منیڵێ نابێ بۆ ئەوی بڵێ دانا خەبە لە بێەوە دووسی دیکە نێرەویشیان عیدی ئەوەیە ئەزانین چۆنە باوەڕ هەبێ ماوەیە کە جوانە شێتی کردو ئاچی کردو قسە زۆرەکە ش زۆڕێت و پرسیار زۆرەکە بۆستی بە هیچ کردووە بەخوا لەوە ئەچێت چونکە ئەڵێ سوێنم بۆ بخۆ و چی ئەەکەیت و چی ناکەیت و لە شوێیت و بۆ دەنگی تەوانێ و ئەبێت تۆ سوێنم وخیت و لە بابەتانە جا من ئیشێکم بە تۆ هەیە بێ من بکەیت چییە؟ ناوەڵا نەچوو بۆ تۆزێیش مێلای کاکبەکری محامی خۆم بۆ سکاکە دەباش کاکبەکری محامی ئەوەی کاکبەکری خۆمان چی بۆچی چون پرسێکی پێەکەم بزانم لە شەریە شتێکی پێ نادۆزمەوە ئەڵێن ئەو باشە بۆ ژنانە چی کاکە کاکە نەموو پیاوی چاک بە پیاوی چاک بە تۆ تەداخلی من مەکە ئەرێ بزانە من تەداخلی مە دەبۆ سکاکە دە باشە کاک بە کریانەوە دەکە باشە برا بزانە من تەداخلی ماڵی تۆ بکەم عیب عیب تۆ عیلاقە چیە کاکە چۆن ئەرێ دەبۆ سکاک بکە کاکە قساکە بۆ خادری خۆ چییە سەرگەردانە من مشکلە نییە من سەرگەردان خۆ تۆ سەرگەردان نابی دەکورە دەتخوا دەین کە باشە دەی خواحافیزی بێ تۆ سەیری ئەمانە ناکەی چییە؟ ئەمە کوڕێکی پوورمە بە سەری تۆ نییە ئەمەنەی خۆی غەڵەتی هەیە باوەڕ ناکەن هیچ کەسی تۆیەک دەخەتوا بە سەری تۆ بە سەری تۆ تێبی من ئێستا من پێم عیبیانی باز ئەوانەی کە ئاوا دانیشن هەنێ قسەی زل و قسەی بەسەری تۆ بەسەری تۆ خۆیان هەڵ دەستکرا بۆچی تۆ ئازایی چۆنە ئالا کولی تۆ وازەوە بێت کاکە گیان حیلە شەرعیەکی بۆ بدۆزی مایەوە بزانە ئاوان لەو مادانەیە ڕاستی ئەمەوێژن بێن چی؟ ژن هەنی چی ژنێنی تۆ سەبەب چییە ژنێنی حیلە شەرعی چی بۆ بدۆزمەوە وڵاتی پارەم پێ و ژنێن بوو هێجا با پارە پێ بڕۆ سەفەرکە بڕۆ بگەڕێ بڕۆ دنیا ببینە یعنی کە پارە پێ بۆ چی ژن بێنی بەخوا ئینە کەڵکی نییە چی کەڵکی نییە؟ حەزم لە ژنە کاکە یەکشتە با پێم تۆ ئاوا فوجئەتەن ئەم کەلیمەیە فڕێ ئەیبینەوە ناکەیتەوانێ ئاخر سەرگەردانەبی کۆراڵی پیاوی ژنە دوژنە جەرگی کوکوونە بردو نەبێت ئەو قسانە بۆ من مەکە ناگای دوژنە جەرگی کوکوونە با بەیاڵایە من ئەبوو بەبێژن ئەی هێنم کاکە پارەم پێ آخر کاکەژیان بە قوربانێ بم وەڵڵاهی ئەمە جوان نییە پیاو کە پارەی پێم و پەلامانیەوە با بڵێ ژنەیەنم کورە وەڵڵاهی ئەمە دەبەنگی ئەزانی چۆن بۆ ماڵی خۆت وێرانەکەی دوای ئەوە تۆ چێ حجەیەکەی بەدەستەوەی ژنێنی زۆر ناخۆشە بخێنێ دیشیانی چی؟ زنەژایشی من هەموومانی ئەمە بڵێ ئەوەی شتیسنەوە گراوە ئەی چۆن جە تو شەرەوە حجەیە بۆ حجەریە خوازم چۆن تاکە تێوشانی قەزی خەڵکم لەلایە تێی هەر عیب عیب هاتی وڵاتەکەمە بەخێنشنی بەسەرایە دەتخوا بەسا کورە عیبە بۆ پیاو لە سەرشتی بەسیژن بەسەر ژنەکە یادمێنێ هەر زۆر عیبە داوەشی لە داوەشی دادەی ئەو ئیشە بە من ناکرێت کەسی لایە لە خوا تۆ عەرەبی نازانم بۆ لە خوارەوە ئەچم بۆ لای ئەو بۆ لە چێ؟ بۆ لای ئەو ئەوەی خوارەوە؟ بەڵێ دەبڕ خوافیزی بێ بڕۆ داڕەزێیاوە ژن بەسەر ژنەکە باڵای کردوە دووە پەنجا کورتی ئەوە چی تۆ بەکرد دوانێ تاقە دانیشتووی تو
نازانم بیر لە چیەکەیتەوە وڵی لە تاو ئازاری ناوسکردنی هەر ئای و ئۆمین و ئامانە نامەیانی زۆر بەڕاستە چیتە ڕیز دێت ئەگەر زۆر ئازارە هەیە بچۆ لای دکتۆر تااقەتم بێتاقەت مشتێکی شقەرێقی کردو چی؟ واللهی برادێکم هەیە ئەرزەیشی هەیە ئەیفرۆشێت جاوتم با لە دەستمان دەرنەچێ ئەگەر بکرایە هەنێ پارە پێ بیامایدێ و ئەرزەیەمان کڕیایە اینجا تۆ عەرزە و بۆ چییە؟ هیچ وڵا بەسەرەوەی ئەو نییە چێ پیاوەڵێ ماڵی زیایە سەر ناشکێنێ ئەڵێم با هەبێ باشە بۆ تەنگانێ من بزانم ئەوەی لە مێشکدایە ئەمە نییە ئەی چۆن شتێکی ئەگەانی چییە بەڕای تۆ چییە یانی نازانم ماوەیە کە زۆر بێتاقەتە و بینم بیر لە شتێکەکەیتەوە شتملی ئەشاریتەوە ئاگاو لە من نەماوە لێ تێناگەم نازانم چیتە نا بەسەری تۆ جامن مۆشت لە تۆ شارمەوانێ خەیری مۆزۆری ئەو ئەزەیە بە هیچی کتم دیە بە چاوی جوانە ئێدە باشە من پارەکە دەیەمێ بەڵام من مەرجم هەیە مەرجی چی؟ مەرجەکەم سوێنێکە سوێنە؟ ئەبێ سوێنێکم بۆ بخۆی ئیتر ئەو کاتە من دڵم ئیسراحەتەکە داوای دڵیشتم بکەی بۆ دەرەکە ئەدێ و سوێن چییە؟ سوێنم بۆ بخۆ هەر ژنێک لە دەرەوەی ئەم ماڵە بێ ژنی تۆ بێ سێ بە سێ تەلاقی کەوت بێ تو شەرە تۆ عیب ناکەی تو ئەو خۆیاوە قسە بوو ئەمە بوو سوێنەکەت یعنی تۆ تاکەی سیقە بە مێردی خۆ ناکەی یعنی شکلە منێ گومانە لە منەیە کەژنی کەمە بێت پاشا خۆ من سیقەم پێتا ئەزانم بەڵام بۆی دڵم ئیسراحەت بکە بەخوا ئەو کاتە داوای دڵیشم بکەی بۆ دەرەکەم ئەرێ دەبەسە عیبە دەبەسەت خوا وتەماخۆ چ سوێنێکی و چ مەرجێکی هەیە وەڵڵاهی زۆر عیبە من تازە تەواو یەکڕە لە ژیانماکەومە غەڵەتەوانەیە غەڵەتە دووبارە نابێتەوە من ژنێکمەیە ئەمەنە ڕێک و پێکە گوناح نییە تازە بکەومە غەڵەتی واوە کێش جوانە ژیان شاژوان شاژنی هەموو ژنان من ئەوە غەڵەتی بوو بە قوربانە بم پێویست بۆ ناکەتەوە گومان بکەی لە من تەواو تازە چێم هەیە لە تۆ زیاتر بە ساقە بم ئیتر تەواو ئێمە هەتا ئەمرین ئەمە ژیانی من و تۆ ئاوایە ئەبێ بە یەکەوە دە باشە باش ساچم پارەکە بۆ هێنم بۆی عەرزەکە بکڕی بەڵام زۆر حەزمە کرد سوێنەکەش بخۆیەوە تخوا ئەزانین چۆنە تۆ ڕەمەکە بە قورعانەش بە دەرەوان ماڵەکەش بەجێیەوە باشە دەبڕۆ یان زۆر جوانە جوانە Yalnız. Naci. السلام عليك. عليك السلام. إيه مالك هاد وكيل محامي؟ بەڵێ فەرموو. والله هاتوونە پرسە لە جەنابیان کەم نەمێرا بچم بۆ نووسنگاکە بۆ لای لەبەری دوکانی مێردەکەم لایەوە نزیکە و بە پرسیارکردن ماڵیەوەم دۆزیەوە. ئەی تۆ چۆن ڕازێبی؟ من ڕازی نابم ئەو ئەوێ بە دزیوە ژن بێنە بەسەرم. تۆش نەکبەتێکی وەکوم وەرە دەردی دڵێ بۆ بەکرد باسکە وەرە ژوورەوە وەرە خوا بەخێربی. فەرموو فەرموو خوا بەخێر بێت بەخێر بێت جوانە چییە بەڕێزە؟ وەڵا ئەمیش دامایەکە وەکو من لە ترسی مێردەکەی نەیوێراوە بێ بۆ نووسنگە بۆلاتێ تر هاتۆ بۆ ماڵەوە خەڵکە وەڵڵاهی زۆر سێرە یاخوا بەخێربێ خاتووجان زۆر سپاس دەکەم ببوورە هاتم بۆ لای جەنابتان لەبەری دوکانی مێردەکەم نزیک بوو لە نووسنگەکەتانەوە نەمێرا بێم بۆ نووسنگەکە بە ناونیشان ئێرەم دۆزی و هاتم بۆ لای جەنابە. ماڵی خۆتە جا ئەم ملکە و بزانم کێشەکە و چیە بخوبە ماڵ و میراتێکی زۆرم بۆ بەجێماوە و مێردەکەشم مۆزەفە بەس مەسرفم هیچ ناکێشەوە و پارەشم لێ ئەسەنێ لەبۆ چێش بە دزی و ژنی بەسەر هێنابێتم.
نازانم چی بکەم. بەخوا کرد پیاوە کە عەیبە تۆ ژنت هەبێ و ژنەکەت نوقسانی نەبێ و ژن بەسەر ژن تابێنیتەوە ماڵ وێرانی ماڵ وێرانی. جا باشە خاتونجا من بە شتێکە عەرز بکەم. تۆ لە خۆتەوە ئەڵێی ژنی هێناوە یان مەسەلە ئەمە؟ نا نەخێر بەس تۆزە شکم بۆ هێ و خەڵکی جوازم لێنانێ ئەڵەن ژنی بەسەر هێناوە. آخر ئەو قسەڵۆکی خەڵکەیە ماڵی خەڵکی وێرانەکە یعنی بەجددی گوناح تۆ شتێک مطمئن نەبیت و متەئەکید نەبی هەر لە خۆ توانێت تۆهمەی بکرێتە پاڵمێر دەکەن ئەمە بەجددی ناگرێت زۆر هەیە وایە یعنی بەسەراحەت دەڵێم زۆر هەیە وایە. ئێستا ئێمە حالیەن لەگەڵ ئەم خاتونە عەزیز و خۆشەویستە کە هاوسەری منە ئەو کێشەیەمانەیە. جا تۆ سەیری سەیری شک کە بزانە جوانە جوانە شکچی بە ئینسانەکان تەفروت و نادەگا هەڵدەوەشێنێ. ئەمەش ماوەیەکە لە خۆی شک و گومان لە منەکات ئەڵێ عەلا ئەساس گوایە تۆ ژنە هێناوەتەوە بەسەر منە. ئەستەغفیرڵڵاه خوایە ئەڵێم بابە وانێ بیللا وانێ کەچی هیچ باوەڕ ناکە ئەمە لە مێشکی تەبع بووە جا لەم ڕۆژانە بڵێ چی باشە ئەبێت تۆ سوێنم بۆ بخۆی وتم سوێنەکە چییە؟ ئەبێ بڵێ سێبەسێ تەلاقم کەوتبێ هەژنێ لە دەرەوەی ئەم ماڵایە ئەوە سێبەسێ تەلاقی کەوتبێ. ئێمەش وتم ئاخر چۆن شتی وا ئەبێت؟ وتی ئەبێت ئەو سوێنم بۆ بخۆی بەس سیرکە خوای گەورە کە مەیلی لە شتێک بێ ئاوایە ئەوە ئەو خاتونە بەڕێزە هاتووە بۆ ئێرە وەکو شاعیر ڕایەگرم ئەوە لەبەر چاوی ئەوە سوێنەکە بۆ خۆم بۆ ئەوەی دڵی ئیسراحەت کات ئاسوودە بیت ئەوە دەستخێتە ژوور سەرتەوانێ ئیتر بێخەم لێ بخەویت خاتو تۆ ژاگا لێ بێ. جوانە ژیان باوکم سێبەسێ تەلاقێ بۆ ئەخۆم هەر ژنێ لە دەرەوەی ئەم ماڵە ژنی من بێت ئەوە سێبەسێ تەلاقی کەوت بێت.